نەخۆشی یارەخان بوو بکە چییە مشکلی؟ وڵی من دەستخۆشی لێەوەکەم دەستخۆشی لێ کەناڵەکەتانەکەم سپاسی یەکە بە یەکەتانەکەم دەستخۆشیدان یەکەم کەەوە ئێوە ئەم دەفرەتتان دروست کرد بۆ من کە هاتن بۆ لای من مەمنونی یەکە بە یەکەتانم دەستخۆشی لە ئێنارتیەکەم بەڕاستی ئێنارتی تاکە کەناڵێکە کە بۆ میلەتی کورد من ئێستا تقریبەنەوە ساڵێک و 2 مانگی ڕێکە خێرخوازان و بسڵمانان ئەوانەی تاراوگا ئەوانەی ئێرە مەمنونیانم دەستیان ماچەکەم دەستی یەکە بە یەکەیان ماچەکەم من هەتا ئیسا پارێک شتێکی کەم بۆ کۆ بۆ تۆ هەتا ئیسا بڵێن پارەکەی ئەم مناڵە تەواو ناکات بۆ من ئەم مناڵەکە بیبەمە دەرەوە بۆ دەروی وڵات بۆ هەندستان ئێساش ئەم مناڵە تقریبان ساڵێک و 2 مانگە ئەم مناڵە 20 دقە 25 دقە ئەخەوێت ئەم مناڵە خەوی نییە یعنی تەنانەت خۆم خێزانم کوڕێکم یعنی هەردووکمان هەرسێکمان بە بەردەوامی لەگەڵ ئەم مناڵەیین یعنی ئەیبینە خەسەخانە ئەو پەڕی جاری وایە سەعات 3:30 شەوەی بین سەعات 4 بین 3 ڕۆژجارێ 4 ڕۆژجارێ ئەم مناڵەی بین بۆ خەسەخانەی مناڵان بۆ ئۆکسجین ئەم مناڵە چی دێت ئەم مناڵە کە بڵین کە ئەخەوێت ئەم مناڵە هەناسەیت نەبێ ئەم مناڵە لایە لە دڵی دروست نەبووە لایە لە دڵی دروست نەبوو ئەم مناڵە و ئەنجا ئێستا چووم بۆ تاران کە ئەمە هەموو بەڵگەکانە ئەمە هەموو سیدی ئەم مناڵەیەکە کە بۆیان کردوم لوژنەی تاران هیچ تۆپی تاران کە بۆی کردوم تێتی لەلای ئێمە هیچ چارەسەرێکی نییە و ناتوانین ئێمە ئەم مناڵە عەمەلیاتی بکەین بەس لە هەندستان ئەڵێ لە هەندستان ئەتوانێت دەوێت ئەم مناڵە چارەسەری بۆ بکەن و لە هەندستان نەجاحەتی ئەم مناڵە داواکەم لە بەڕێستان لە ڕێی کەناڵەکەیەوە داواکەم لە حکوومەت یارمەتیم بە پێی توانای خۆی ئەو مناڵم بۆ چارەسەرکە ئێسەوە من تقریبان ساڵێک و 2 مانگی ڕێکە من ئەناڵێنم بەدەست ئەم مناڵەوە یعنی من سپاسی خوای گەورەیەکەم هەمومان نەبێ سپاسی خوای گەورەکەین کە ئەم نەخۆشیە و بە مناڵە ئێمە سپاسیەکەین لە ڕێی خوای گەورە هەر شتێک بێت لە ڕێی خوای گەورە ئێمە پێمان خۆشە ئەنجا ئێستا ئەمە هەمووی بەڵگەکانیەتی هی تارانە ئەنجا ئەمە تقریبەنەوە فیزەکەیەکە فیزەمان لێداوە ڕۆشتوین هەموو بەڵگەکانە با لەلای ئێوە ئاگدار بن ئەوە بەڵگەکانە هەمووی دانە بەدانە کە من ڕۆشتوم چووم بۆ تاران ئەمەش فەحسی ئینی تارانە ئەمە هەموو شتەکانیەتی کە ڕۆشتوم ئەڵێ ئەم مناڵە بێ بە زووترین کات ئەم مناڵە بەری بۆ دەرەوەی وڵات لەبەرەوە ئەم مناڵە لای لە سی وەستاوە ئەڵێ بێ بە زووترین کات بیبێ ئەبوایە من پێش جەژن من ئەم مناڵەم ببردایە لەبەرەوە پارەکەم نەخسی هەیە ئێستا یعنی کە نەخسی هەیە ناتوانم من ئەم مناڵە بەرم ئەنجا کرێچیشم لە چوارباخم کرێچیشم توانای ئەوەم نییە من ئەم مناڵە بەرم اینجا ساڵێک و 2 مانگی ڕێکە من ئەڕۆم بۆ بازارە چم بۆ ئیش بڕۆم ئیشێ شتێ بکەم مەجای ئەوەم نییە بۆم ناکرێت ئەم مناڵە لەبەرەوە پێویستی بە ئەوەیە ئەم مناڵە هاوکاری خێزانم کەم هاوکاری ئەو کوڕی خۆم کەم هەرچێکمان بە یەکۆین هاوکاری یەکتر یەکەین خەریکە سیەکانیشی ئێستا حاڵێن ئەوە تا دکتۆر پێی وتوم توێتی ئەم مناڵە و لەبەرەوە ئەبێ پێش جەژن ئەم مناڵە ببردایە وتی لەبەرەوە مادەم تاخیر کردو ئەمانە نابێت تاخیریکەی لوژنەی گەورەی تاران تۆپی تاران لەوێ پێی وتم ئەوە هەموو فەحس و شتەکەیەتی وتی ئەبێت ئەم مناڵە بە زووترین کات نێڵی پێش جەژن ئەم مناڵە بەرێت پێش جەژن بخایەنێ ئەم مناڵە بەری بۆ هەندستان بۆ چارەسەر ئەنجای تای سەش بەخوا هیچ کەسێک نهاتوە بڵێن لەلایەن حکومەت و هیچ کەسێک نهاتوە بەدەمەوە بڵێن ئەوە ئێمە ئەو ئەستوی ئەو مناڵە ئەکرینە خۆمان چارەسەری ئەو مناڵە بۆکەم وە چوومەتە لای زۆر کەس یعنی چوومەتە لای حکومەتەکان تا ئێستا هیچ جوابیان نەیاومەتەوە هەمویان ڕۆشتووە بەڵێ چارەسەری هەیە لە دەرەوە چارەسەر دڵنایم وەرگرتووە بەڵێ لەگەڵ دکتۆرەکە قسەم کردووە بەتر لەگەڵ تەرجومەکە قسەم کردووە ئەڵێ ئەم مناڵن چەند مناڵی ئاوامان لابووە کە هێناوێنە ئێمە مناڵەکە چارەسەرمان کردو ئێستا ئەو مناڵانە لە ماڵوێ هیچ کێشەیەکیان نەماوە هیچ مشکلەیەکیان نەماوە ئەنجا بە بەردەوامی ئەم مناڵە ئێمە بە دیاریەوەی 20 دقە 25 دقە یعنی وامان لێ هاتووە ئێستا من توانای ئەوەم نییە یعنی بەڕاستی هاتوومەتە ئەو حەدەیە ئێستا خۆم شخصی خۆم بڕۆم یعنی ئەگەر پارەکەم بۆ هەڵ نەسوڕێت یعنی خۆم هەڵ هین کردووە کە بڕۆم گورچیلەیەکی خۆم بفرۆشم لە پێناوی ئەو مناڵە ڕزگارکەم
ئەنجا خێزانیشم پێمەڵێ ئەگەر تۆ کورچیلێکی خۆ بفرۆشی تۆ لە بەرەوە ئیشەکەی کرێکاریەکەی دوایی توانای ئەوە نابێت بڕۆی 2 دینارمان بۆ پیاکەی بۆ معیشەتی ماڵ و مناڵ و بۆ کرێخانەکە